ئێوارەتان باش ئازیزان و خۆشەویستان دڵخۆشین لە بەنامەیەکی تری ڕۆژین لەگەڵەوەی خۆشەویستە بەردەوامە بین تاوەن دڵخۆشم لەگەڵ شیرین و ژەمێوارەیە ئەو دەرفەتە هەبوو کە کۆمەڵە قسە و باس و باسی بابەتێکی گرنگ بکەین لە سەروبەندی ئەم ڕووداوانەی کە لەم چەند ڕۆژی ڕابردووە ڕوویدا بەڕاستی چەند چەمکێکی تازە هاتە پێشەوە چەند بیر و باوەڕێکی تازە هاتە پێشەوە تازە نە بەڵام تۆغ بوونەوە باشە یان ڕنگدانەوەی هەبوو لە ناخی هەر یەکێکمانە لە یەکێک لەو بابەتانە بابەتی ناسیۆنالیزم بوو بابەتی نەتەوەپەرستی بوو هەستی نەتەوایەتی بوو هەرێک لەو بابەتانێ ئێمەی کورد بەڕاستی بە درێژایی مێژوو لەسەر ئەو بابەتە زۆر کارمان کردووە کە با ئێمە کەسێکی ناسیۆنالیست نەبین کەسێکی نەتەوەپەرست نەبین با بڕوامان بە برایەتی گەلان هەبێ بڕوامان بە برایەتی نێوان نەتەوە جیاوازەکان هەبێ بەڵام بەڕاستی ڕووداوە مێژوویە یەک لە دوای یەکەکان ئەوەیان دەرخست کە ئەم بیر و باوەڕێی کە بە درێژایی دەیان ساڵە ئێمەی لەسەر کۆشکراوین و ڕۆشنبیران و نووسەرانی ئێمە بەردەوام باسی ئەو بابەتیانە کرد هەستەکەین لە ڕووی واقعیەوە شتێکی بەتاڵە بەڕاستی هەر جارێک ئێمە دەست بۆ برایەتی گەلانە بین لەولاوە بەشم شێرێک جوابمانە درێتەوە بە تایبەتیش لەو نەتەوانە نەتەوەی عەرەب باسەکەین طبعا ئێمە سێکەن هەر کەناڵی ئاسمانی کەرکوو یەکێکە لەو کەناڵانەی کە ئێمە بەڕاستی بێجیاوازی هەوڵمانداوە لەسەر هەر سێنەتەوە جیاوازەکە قسە بکەین ئەمڕۆکە کە ئێمە لەم کەناڵەوە هاتووینە باسی بابەتێکی واکەین دیارە شتێکەیە بەڕاستی دیارە ئەمە قسە و باسووی نێوان هەموو کەسێکە لە کۆمەڵگایە دەمی هەر کەسێکەکەیتەوە باسی ئەوە کە من چیتر ئەو عەتف و هەست و سۆزەم نامێنێ بۆ نەتەوەکانی تر بچووکترین نمونە بۆ 6 مانگ بەر لە ئێستا کەرتی غەزە کاتێکە بۆردومانەکرا هەموو کورد هاوسۆز بوو لەگەڵی یانی لەو بڕوایم لە 10 کووردە 5 هاوکاری نردووە بۆ غەزە باشە بەڵام ئێستا کە هەواڵێکی وا بڵاوەکرێتەوە بڕۆن کۆمنتەکان بخوێنەوە ینی 200 کۆمنت 300 کۆمنتێ بۆ پۆستێک بوون لە شوێنێک هەر هەمووی بە جۆرە جۆرەکان من نازانم ئەوە باشە یان خراپە بەڵام ئەمە شتێکە ئەیهێنین باسێکین هەر هەمی بە شێوە شێوەکان پێی خۆشە بۆ شێوەیە کە ڕوویداوە ئەمە هۆکاری چییە؟ ئایا برایەتی گەلان تا سەر بۆ کورد دەمێنێتەوە؟ ئەمە شتێکی باشە تێزێکە کە بەردەوام سەرۆکی پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان باسێکە کە بڕوامان بە برایەتی گەلانەیە ئایا بەڕاستی برایەتی گەلان لە ئێستاە بۆ پارچەکانی کوردستان پێویستە؟ ئیتر زۆر قسە و باسی ترەکەی بزانم شیرین باسیتان بۆکە شیرین نێوارەت باش ئێوارەی تۆ باش زۆر زۆر سپاس خەریک بوو مێز و کورسەکە بەری خەریک بوو ئیتر ئاسایشی تەواوی پرۆگرامەکە وەرگرێ بەیوان باش بیت بەیوان هەموو لایەک باشەوە تەندروست باش بن بە هیواین ئەو هەنگاوە سیاسەی کە لە ڕۆژاوای کوردستان راو بێتە مای خۆشگوزارانی بۆ هەموو لایەک بۆ ئەم ڕۆژ بابەتەکەمان چڕ کردوێتەوە دووبارە لەسەر هەستی نەتەوایەتی و نیشتمان پەروەری بەڵام با تێڕوانینێکی تر لەسەر سەکۆیەکی ترەوە بۆی دەڕوانین ئایا بەڕاستی ئەم قۆناغە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە قۆناغی زێڕینە بۆ کورد یاخود قۆناغێکی زۆر هەستیارە بۆ کورد مشتومڕێکی زۆر هەیە لە نێوان ئەم دوو تیۆرەدا ئەمە نازانین ئایا بەڕاستی کامەی ئێمە ئاڕاستە دەکات ئایا زێڕینە یاخود هەستیارە چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەین دواتر بەپی پرسیارەکانمان لەگەڵ میوانەکەماندا تاوتۆی دەکەین هاوکات ئەتوانین بڵین ئەم قۆناغە قۆناغی دووبارە لە 45ەوە دابەشکاری دەسەڵات نەبووە بۆ نەتەوەکان بە تایبەتی نەتەوەی گورد ئەم قۆناغی دابەشکاری فۆرمیڵاییە کە ئێستا هێز و دەسەڵات لە هەموو ناوچەکاندا گۆڕاوە ئایا تا چەند زیانی بە دۆز و هەروەها نەتەوەی کورد گەیاندۆ لە تەواوی مێژوودا ئەتوانین بڵین ئەم ئالانگاری و کێش و دەردەسەریانی کە بەم دواییە نەتەوەی کورد تووشی بوو بەراوردی بکەین یاخود بە دابەشی بکەین بەسەر تەواوی دۆزەکانی کووردا لە مێژوودا پێم وایە ئەمیان سەخترە چونکە ئەم جارە هێز و ئیرادە و ویستی نەتەوایەتی زۆر زاڵە بەسەریدا لە هیچ سەردەمێکدا شتی وا نەبینراوە و نەکراوە ئەگەر نەتەوا بەردەوام بێت لەسەرم بەرخودانە و داواکاری سەربەخۆییە نەک فیدراڵیش ئەم جارە داواکاری سەربەخۆیی دڵنیابن ئەگەین بە خاڵێکی زۆر باش و گرنگ بەڵام بەبێ وەستان بە یەقینەوە لەسەر باوەڕی خۆمان کار بکەین هاوکات کۆمەڵە باس و بابەتی تر ئایا بەڕاستی تاچەند لەسەر ئەم ڕستەیە کار بکەین بە ئێمە دایمە سەقفی داواکاریمان ئەوە بووە لە هەموو کۆنگرەکاندا لە هەموو داواکارەکاندا لە هەموو کۆبوونەوەکاندا برایەتی و پێکەوە ژیانی گەلان یاخود سیاسی ئیسلامی یاخود ڕەوتی ئاینی هەموو پێکەوە گرێدراوین و لە وڵاتێکدا دەژین لە جیهاندا دەژین ئایا ئەمە تا چەند شکۆی نەتەوە
دادپەروەری نەتەوە ئازادی نەتەوەی ئێمەی شکاندووە و زیانی پێگەیاندون یاخود بە ڕۆیەکی ترا باسیکەین باشەی بۆ ئێمە هێناوەتە کایەوە دواتر لەگەڵ میوانەکەماندا هەموو ئەم پرسانە تاوتوەکەین و بە هیواین بۆ چەند خولەکێک بەڕاستیانە بەواقعیانە ئاوردەینەوە لە دۆزی خۆمان و ئەم جارە ڕاستیەکان چەنە تاڵیش بێت قبوڵی بکەین. جا یەک بابەتی تر هەیە ڕێبی نازانم پێڵین خۆگونجاندن یا خۆ ملکەچکردن باسی کە ئێستا ناوێکی لێنەی با باسیکەین شتێکی تر هەیە داوا لە ئێمە دەکرێت هەر لە نەتەوەی گرتوەکان و ئەمریکا و ئیسرائیلەوە داوا لە ئێمە دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان خۆمان لەگەڵ دۆخەکەدا بگونجێنین. ئێمە لەگەڵ بەڕاستی نەتەوەکەمان تاوکو ئێستا لەگەڵ ملکەچکردن و خۆگونجاندن ناخۆی بۆ یەکلایی نەکراوەتەوە تەواوی مێژوو ئەگەر بگەڕین بەو کتێبانی کە هەمانە بۆ فیلمانی کە هەمانە ئێمە ملکەچ بووین نەک خۆمان گونجان خۆگونجاندن واتە تۆ لەسەر سەکۆکەی خۆت بمێنیتەوە باسی ژمارەت بۆ نەکرێ حسابی کەمینەت بۆ نەکرێ حسابی نەتەوەیەکت بۆ بکرێ لە شوێنی دەسەڵاتە هاو یەکسانبی لە ڕاوەرگرتنە هاو یەکسانبی لە بەڵێنامەدا یەکسانبی ئەو کاتە تۆ خۆت گونجاندەوە بەڵام ملکەچکردن شتێکی ترە تۆ هەموو ماڵەکەتی ئەیتێ بەس بۆی شوێنت کاتەوە لە کاتێکا ماڵی خۆتە لە ژوورێکی خۆتدا بژی بەڕاستی ئیتر لە ئەمڕۆ بۆ ئەم نەوەیە بۆ نەتەوەی کورد ئەم شتەڕە تەکرێتەوە و قبول ناکرێت. دەستخۆش زۆر سپاس. بەڵێ بە خۆشحاڵی ئەمڕۆ میوانێکی عزیز لێرە میوانە سوهەیل شەریف کە بەڕێزیان چالاکوانی بواری سیاسین هەروەها لە پۆستێکی حزبیشان لەم شارەیە بە خۆشحاڵی ئەمڕۆ میوانداریمان کردووە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم تەوەرە کاک سوهەیل بەخێر بێ. زۆر سپاس. بەخێر بێ. کاک سوهەیل سەرەتا با باسی ئەوە بکەین ئەم ڕووداوانەی کە ئەم شەڕە دیسەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا بەڕاستی ئەو یەک دەنجی و یەک ڕەنگیەمان بینی لەلایەن سەرجەم خەڵکی کوردستانەوە لە سەرجەم پارچەکان لە سەرجەم شارەکان کە خۆ پیشاندان بێ کۆمەک و هاوکاری بێ ئەم یەک دەنجیە چۆن هەڵەسەنگێنی و تا چەند گرینگە کە لەسەر ئەم یەک دەنجی و یەک ڕەنجی و هاوسۆزیە بەردەوام بین. زۆر سپاس. من لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی ڕۆژئاوا دانوێنم دەستی ماندووبوونیان نەگووشم ببورن وەسەری ڕێز و نەوازش بۆ شەید کاک ئەحمەد. بەڕاستی کاک ئەحمەد خوێنی کاک ئەحمەد بۆ ئەوەی لێکدانەوەی باشوور باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا ڕەنگە دەیان ساڵە نارەکانمان لەسەر ئەمە کاریان کردووە کە چۆن لە یەکتریمان بترازێنن کە چۆن یەکترینە ناسین لەگەڵ بەشەکانی کەمانە بەڵام خوێنی شەید ئەحمەد بە ئەمە ئەوەی سەلمان کە ئێمە چی لە مەهاباد بین چی لە قامشلوو بن چی لە بۆکان بن چی لە دیاربەکر بن چی لە کەرکووک بین ئێمە هەر کوردین و هەر بە کوردیەتیش ئەمێنینەوە ئەمە وای کرد هەمومانی گرێدای بەڕاستی من ئەمێ لەسەر ئەمە دەست پێ بکەم ئەوەی کە لە ڕۆژئاوا بیندرا چاوەڕوانکراو بوو لە کورد چاوەڕوانکراو بوو لە کورد کە ڕۆژێ لە ڕۆژان کورد بگاتە ئەو بگا بەو قەنەعەتەی کە بەرگری لە خۆی بکات چکە من زۆر جاوتێکی خوا لێ خۆشبوو مامۆستا ئیبراهیم محمەد هەیە ئەڵێ چاوەڕێی یارەکەت مەکە شتێ بکا لە بەرژەوەندی تواوێ ئێمە ئەبێ خۆمان هەوڵ بدەین ئەبێ پشتمان بە خودی خۆمان قایم بێ ئەو بەرخودانی کە لە ڕۆژئاوا بەڕاستی جێبەجێ کرا ئەتوانم بڵێم وای لێمان کرد و ڕەنگە گە تااقەت و توانەکەمان بمایە ئێمەشی چێبولەوانە کە وەکو شەڕەڤانێک ئاچین لەوێ بەرگریمان لە خاچی کوردستانە کرد و دووبارە من لێرە ڕێز و سڵاوم بۆ تەواوی هەڤاڵانی یەپەژە هەیە یەپەگە هەیە پەیەدە هەیە بەڕاستی ئەوەی ئەوان کردیان ئەم جارە شتێکی مێژوویی تاریخیان کرد و واشیان کرد ئەوانەی کە بە واقع ڕازی نەبوون ملکەچی واقعی ڕۆژئاوای کوردستان بن. تاوان کاک سوهەیل هەستەکەم زۆر گەرم و گوڕە لەگەڵ ئەو بابەتەیە شاڵێکی لەسەر شانە بەر لە بەرنامەکەتمان وتم بۆ داینانەی وتی وەڵاهی ئەوە حەزەکەی باخۆی باسیکە کاگی من بەڕاستی من کەسێکی نەتەوەیم نایشارمەوە من نەتەوەی خۆمم خۆشەوێ بەڵام ئەمە ئەوە نییە ڕقم لە نەتەوەکانی کە بێتەوە من ئەم ئێوارەیە لە لای خۆبەخشێکی ئەم شارە بووم هیچێ بوو لە خۆبەخشانی کە لە ڕۆژئاوا ئەجەنگا و ئەم شاڵی بە دیاریدا پێم بۆیە بەڵێنمدا لە بەرنامەکەش لەسەر شان منێنمە خوارەوە هیچێ لە مقامەکانی مامۆستا محەممەد جەزایە ئەڵێ ئەمە پەسەپۆردی سەربڵندی و مردی و ڕێزە یعنی ئمە هیچێکە لە ئەتوانم بڵێن فەخری پێواکەم کە ئەمە سە بەسەر شان منەوەیەوە ئەزانم
باشوور باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا ئێستا لەسەر شانی منە و ئەزانم ئێستا من ڕاستی پێت بڵم حکمی ئەم چوار پارچەیەکەم ئەوەنە دڵخۆشم بەم شاڵە چکە یەکێک لە گەنجەکانی ئەم شارە ئێوارە پێمی بەخشی کە دوێنێ گەڕابەوە لە بەرخودانی ڕۆژئاوا. سپاس. سپاس بۆ تۆ کاک سوهەیل، پێم بڵێ ئەو گەرم و گڕوتین و مۆڕاڵی گەنجەکانمان چۆنە بینی کە ژمارەیەکی باشیان چوونە ڕۆژئاوا بۆ پارێزگاریکردن لە هاوزمانەکانیان و وەکو ئاگامان لێ بۆ یەکێک تەرمیەکێک لە شەهیدەکانمان گەڕایەوە ئەم گڕوتینە چۆن هەڵە سەنگێنی ئایا پێ دوایە ئەگەر ئەم گەنجانە لە ڕابەر بن لە ڕێزەکانی پێشەوە بن ئیتر دۆزی کورد بەرەو شوێنێکی تر ئەگات؟ من با ڕاستیەکتان پێ بڵم ئێمە ئەوەی کە ئەم جارە دەرهاق بە کورد کرا لە ڕۆژئاوا ئەوان بە ئاراستەیەکی کە بابەتەکەیان جوڵان بەڵام ئەتوانم با نەڵێم سوپاسیان بکەین چکە وایان لێمان کرد لە مناڵەتە لە مناڵێکمانەوە تا بە تەمەترین کەسمان هەستێکی نەتەوایەتیمان لا زیندوو بێتەوە وایان لێمان کرد ببینەوە بە یەک ینی زۆر جار هەیە وڵاتە زلێزەکان دەستیان بە زۆر شت بردووە بەڵام لە نەتیجەیە ڕەنگە لە بەرژەوەندی بەرامبەرەکەی دەرچوو بێ ئەمەی ئەیبینم ئەم جارەکە لە ڕۆژئاوا ڕوویدا ئەتوانم بڵێم لەسەر دەستی ئەم گەنجانە نەشئەیەکی چاچی لای گەنجەکانمان دروست کرد باوەڕت بێ ئەمەی کە ئەم بینی لە کەرکووک لە سلێمانی لە زۆربەی شوێنەکان شتێکی خۆی سروشتی بوو کەس هانیانی نادا ینی بەبەر چاوی خۆتان و مناڵێکمان بینی ئاڵایەکی پیرۆزی کوردستان لەسەر شانی بوو دایک و باوکی جیا بوو بۆ ئەو مناڵە چەندی هەستی بە خۆش دڵخۆشیە کرد کە ئەیبینی ئەمە وای کرد نەشئەیەکی باشی لای گەنجەکانمان دروست کرد و من گەشتبینم بەرامبەر بە گەنجەکانمان و ئێمەشیان وا لێ کرد کە بتوانین ڕۆژێ لە ڕۆژان ڕوبەڕووی ئەمەی کە لە ڕۆژئاوا بۆ ڕوبەڕووی ببینەوە ئێمەش بتوانین هەمان بەرخودان بکەین و هەمان شێوە ئێمە ئەوەی کە لەوێ ڕوویدا ئەتوانم بڵێم لە شوێنەکان دیکەش ئەتوانین جارێکە بەرگری لە خۆمان بکەین تەبان لەسەر دەستی ئەم گەنجانەی کە ئەم جارە بینیانمان. زۆر باشە کاک سوهەیل بابەتێک هەیە بەڕاستی ئێمە هەمیشە باسی ئەوەکەین کە تەوان بۆ چوونێکە ئێمە جارێکی تری باسمان کرد بەڕاستی کورد هەمیشە لە نەهامەتەکانە یەک دەنگە یەک ڕەنگە هاوسۆزە هەر نەهامەتێک بەسەر کوردادێ لە هەر شوێنێک بەڕاستی هەموو یەک دەنگ و یەک ڕەنگە بێ بەڵام کاتێک کاکەوینە خۆشی و شادی وها شتێک دێتە پێشەوە ئەم یەک ڕەنجی و یەک دەنجێ تێکەچێ خۆشی شادی مەبەستم جەژنی نەورۆز نییە مەبەستم ئەوەیە کە هیچ کێشەیەک نەبێ لەسەر پۆستێکی سیاسی سوزانم ئیتر تێکەڵاوێک دروستە بێ تا چەند گرینگە ئەم یەک دەنجی و یەک ڕەنجیە تەنها بۆ باشوور نە بێگومان بۆ پارچەکانی ترش یەکشت با پێ بڵم ینی کە من ئەم جارە بەڕێی من شتێک نەما بە ناوی حیزبایەتیەوە ئەبێ ئەم جارە وەکو کورد ئێمە کار بکەین چکە حیزبایەتی ڕەنگە بۆ سەردەمانیە بوو بێ بەڵام ئەوە بینیمان دۆستمان نییە ئەگە خۆمان دۆستی خۆمان نەبین بەڕێی من وەرگرتنی پۆستێک یاخود ململانەیەک لە ناو لە بینی ئەم حیزبانەیە کورد باجی ئەدات کورد باجی ئەدات چکە بەڕاستی پێت بڵم من بەلای منەوە ئەگە کوردێ بەلام و گرنگترە لە پۆستێک خۆ ئەمەی کە چوو لە ڕۆژئاوا لێرەوە بەخۆبەخش چوو شەهید بوو لەوێنانە ڕەنگە تووشی کۆمەڵی وەزع بوو خۆ نەچوو پۆست و پلەی بدەنێ لەوێ چوو لەوێ خوێنی خۆی بکاتە قوربانی ئەو خاکە پیرۆزە ئێوە ینی بۆیە لەمە دوا گرینگە ئەبێ حەزبەکان لێرەوە بیرکەنەوە چاو لەوێ بکەین چاو لەوێ بکەین ئێمە بێ گرتوو بین چکە ئەبێت چاوەڕانکراو بێ لێرەش ئەمەی کە بەسەر ئەوان هات ئەمەش بەچی پێشی ئەگیرێ بەچی ئەتوانین ئێمە خۆمان دەرباسکەین لەو قەزیانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە بە یەکڕیزی چکە تاکو کورد یەکریز نەبێ ناو ماڵی خۆمان ڕێک نەخەینەوە هیچمان پێ ناکرێ برادەرانی ڕۆژئاواش بەڕاستی تەسەوری ئەویان ناکرد کە کورد ئەم یەک دەنجەی هەیە ئەی لە تەسەوری هیچ کەسێکانە بوو بەڵام گەیشتوینەتە قەناعەتی خۆشبەختانە ئەم جیلەی کە ئێستا هەیە ئێمە وەمان نەزانی پەروەردەیەکی کوردانە نەکراون بەڵام بەڕاستی پەروەردەیەکی کوردانە کراون بەڕاستی هەستێکی جوانی نەتەوەییان هەیە و ئامادەن لە پێناوی ئەم خاکەیە بینیمان بە سەرما بە گەرما لەسەر جادەکان ئەمانەوە بە دروشمی کوردستان یەکەوە دڵنیاشم هەریەکە بێت ئەتوانم بڵێن پەروەردەیەکی جوان کراون و لێرەشەوە داوا لە هەموو ئەو حیزبە کوردیانەی باشوورەکەم یەک دەنگ بین بۆی بتوانین ئەوەی کە بەدەستمان نەمان هێناوە لە مەودا بەدەست بێنین ئەمەش بە یەک دەنجی ئەکرێ چێنێ جودا بین فراغەکەوێتە بینمان نیارەکانمان زەفەرمان پێبن بۆیە ئەمڕۆکە کورد لە هەموو کاتێک پێویستی بە یەک دەنجیە بە ڕێخستنەوەی نیو ماڵی خۆمانە
شتێکی جوان دەبینین بۆ نمونە پێم وابێ لەم دۆخێک کە لە ڕۆژئاوا ڕوویداوە کاری کردە سەر باشوور کە ئیتر زۆنی زەرد و زۆنی سەوز حساب نەکەین ئەوەمان حساب کرد کە ئێمە هەمومان یەک نەتەوەین یەک نیشتیمانمان هەیە یەک زمانمان هەیە کاک سوهەیل لەم قۆناغی دابەشکاری نوێیەدا کە ماوەیەکی زۆرە بۆ نەتەوەی کورد نەکراوە ئایا بەڕاستی لەم قۆناغەدا پێویستمان بە سیاسەتێکی حەکیمانەی ڕاستیە ئەمەی کە ئەکرێ لە ڕۆژئاوا تەسەور ناکەم هەر ڕۆژئاوا بێت تەسەورەکەم گۆڕانکاریەکان زۆربەی شوێنەکان بگرێت ئەمە گۆڕانکاریە کە ڕووی لە ناوچەکە کردووە بەڵام لێرەوە جەنابی مەزڵوم کۆبانی بەڕاستی بڕیارێکی حەکیمانەیدا من زۆر جام قسەیم کردووە هیچ لە گرنگترین بڕیارەکانی وشەی نەخێر بوو وشەی نەخێر کوردی یەک خست هەر چوار پارچەکەی یەخست ئەگەر بێت و ئەو قاعدە بڕیاری بدایە بیوتایە بۆ مەرجەکانتان ڕازیم ئەمەی کە لە ئێرە ڕوویدا لە باکوور ڕوویدا لە وڵاتە ئەوروپیەکان ڕوویدا ئەمە ڕووی نادا بەڕاستی ئەم یەک بوونە دروست نابوو بەڵام بە وشەی نەخێر هەستێکمان لا دروست بوو کە برایانمان لەوێ لە ژێر مەترسیان لە ژێر قەتڵ ئامان ئەمە هیچی لە سیاسەتە حاکمیەکانیەتی و ئەمەی کە ئێستاش ئەگوزەرێ ئەم ئاگربەستەی لە سووریا من لە سەرەتای شەڕەکانشەوە گەشتبین بوومە و چرای کورد لەوێەوە هەڵدێت زۆر جام قسەیم کردووە چرای کورد لە ڕۆژئاواوە هەڵدێ لەمە دووە ئەبێت زیاتر بە وردی تەعامل لەگەڵ سووریا بکەن چکە واقع سووریا بەرەو دابەشبوو نەچێت سووریا بەرەو دابەشبوو نەچێت پێش ئەوەی شەرع بێتە سەردەسەڵات سووریان بەش کردووە دوورزیەکانیان بەش کردووە عەلەویەکان سوننەکان کورد بەش کراوە ئێستا شەڕێکەیە ئێستا شەڕێکەیە لێوان درۆزەکان و بەتەکید ئەحمە شەرع کاتیە بەتەکید دەسەڵاتێکی کاتیە ڕەنگە بۆ لە ناوبردننی کۆمەڵی شەتی دروستیان کردووە هەمومان ئەوە قاعزانین ئەوەی کە من وەکو وتم ئەو سیاسەتی کە لە ڕۆژئاوا پەیڕەویان کرد سیاسەتێکی زۆر حەکیمانە بوو زۆر لەسەر خۆیانە بوو بڕیاری سەریعیان نەدا تەنها بڕیاری بەرگریاندا و لەگەڵ بەرگریشە چەند جارێک جۆم لێ بوو لە سەرکردەکانیان ئەنوت ئێمە لەگەڵ ئەوەین دانیشتن بکرێت لەگەڵ ئەوەی شەڕ ڕابگیرێت کەواتە ئەمە بڕیارێکی حەکیمانە بوو بەڕاستی بە هەڵەشەی نەچوونە ناو بابەتەکانەوە ڕەنگە زروفی ئێمە لە ڕۆژئاوا هەڵەشەی بۆ ئێمە لە مەسلحەتمانە نەبێ ئەمەی کە ئەمڕۆ چەند پۆستێکیان ڕاستە دیاری کردووە بۆ کورد ئەمە ناکاتە ئەوەی ئێمە مەسەلەن تەسمیل بوو بێتین ئێمە زرترین هێز لە هەموو جیانە پشتگیری ئەو دەسەڵاتاکە ئەوێ کورد لە ناوبەرە بەڵام هەر لە ڕێی ئەوانەوە داوای دانووسانیان لێمان کردووە گەشتبینم بەرامبەر بۆ سیاسەتی لە باسی ڕۆژئاوا ئەەکەم لەوێ سیاسەتێکی زۆر حەکیمانە پەیڕەوەکەن بەڕاستی زۆر بە کوردانە زۆر بە هێمنانە زۆر بەڕاستی دەستیان بۆ شتە جوانەکان بردووە خاڵی لێرە پەروەردەی نەتەوەی سەیکە لێرە جیاوازەکان چی بوو لەگەڵ زۆربەی وڵاتانە ئێمە ئەیبینی لە زۆربەی وڵاتەکان کە شەڕ و لە دەیەکەکە لە شارێکەکە لە هەر شوێنێکەکە خەڵکەکە کۆچەکات بەڵام لەوێ خەڵکەکەش لەگەڵیان نەمایەوە کەواتە بڕیاری مانەوەیاندا بڕیاری ئەوەیاندا شەڕی ئەوە بکەن شەڕی کۆڵان بە کۆڵان بکەن بەڵام لەگەڵ ئەوە شەڕخواز نەبوون بۆیە سیاسەتەکانیان لە ڕۆژئاوا من تا ئەم دەقەیە سیاسەتی ڕۆژئاوام بەدڵە ڕاست کاکسۆ ڤیدیۆیەک بڵاو بۆ نازانم بینیتیان نال کابرایەکە لە شاری سلێمانیە ئەڵێ هینان ئەڵێ ئەم یەکدەنجیە کورد بەرەو دەوڵەت بوونەوە ینی کەسێکەوە بڵێ لەبەر خۆشەوە قساکە بابەتێکی تر هەیە کاکسۆل بابەتی برایەتی کێلان بابەتی ئەوەیە کە ئێمە هەمیشە نەتەوەکانی ترمان وەکو برا بینیوە وەکو هاوشاری نەمان بینیوە بەڕاستی ئایا ئەمە بەردەوام بوون لەسەر ئەمە لە قازانجی کوردایە یاخود هەر بۆ شێوەیەکە ئێستای بینی کە لە زەرەری کووردا بێ ئەو تەنها لە باشوورش نابڕاستی مەبەستم زیاتر ڕۆژئاواشە ینی هەتا باکوورش ئەو سیاسەتەی کە هەرێک لەوانش بڵێن لە باکوور پەیڕەوەکرێت کە شۆڕ بۆتەوە بۆ ڕۆژاوا کە پێیان وایە برایەتی گەلان یەکەم هۆکاری سەرکەوتنی خۆیانە زین چۆنە مۆزوعی برایەتی ئێمە چاوەڕێ ئەوە مەکەین عەرەبێ بێ دەوڵەت بۆ ئێمە دروستکە چاوەڕێ ئەوە نەکەین تورکیا بێ دەوڵەت بۆ ئێمە دروستکە ئەگە بیتەوە لە ڕابردووە هەر لە ساڵی 1970 نازام لە چیوە تورکیا هەوڵی ئەوە داوە ئەو ڕێکەوتنانەی کە کورد کردوێتی ئەو تێکیدا من چۆن بە برای بزانم ئەلێرێ لە نەوەتووسیا من لە بیرمان کە هەرێمی کوردستان دروست بوو ئەو کات سەرۆکی تورکیا چۆی 4-5 ڕۆژێ لە ئەمریکا مایەوە
ویستی سەرەداوێکی بۆ دەستکەوێت چۆن ئەم هەرێمە هەڵبۆشێنێتەوە ئەو کات نەگەیشتە نەتیجە لەگەڵ ئەمریکا کە نەگەیشتە نەتیجەەوە بۆ هەرێمی کوردستان دروست بوو بۆیە من ناڵێم دژایەتیان بکەین بەڵام برایەتیەک تەسەور مەکە برایەتی ئەوان دەوڵەت بۆ ئێمە دروستکە چکە ئێمە زۆر جاباجی ئەمەمان داوە زۆر جاباجی برایەتیمان داوە تەنها ئێمە وتومانە برا بەڵام بەرامبەرەکەمان ڕێیکی جیاوازتری هەیە لەگەڵ ئێمە و ئێمە بە دوژمنیان نازانین بە حەقت پێت بڵێ بۆکو دوژمن سێریان ناکەین بەڵام ئێمە مافێکمان هەیە خۆمانە بێ بۆ خۆمانی وەرگین چاوەڕێی ئەوە ناکەم تورکێک عەرەبێک فارسیە بێت دەسەڵات بدا بە من بێ ئەو مافەی هەمە بیداتەوە بەبەر چاو خۆتانەوە لە هەر شوێنێکیانێ دروستە بێ ئەو برایانە تێشێدەن کە ئێمە باسی برایەتیان لەگەڵاکەین ئەمەی کە لە ڕۆژاواش ڕوویدا هۆکاری سەرەکی هەڵگەڕانەوەی هۆزە عەرەبەکان بوو کە چەند ساڵە لەژێر دەسەڵاتی مەزلوم و هاوڕێکانیە کە چەند بە ئازادی و بە باشی هەژن خۆی کورد مێژوویەکی دوور و درێژی لەگەڵ عەرەبا هەیە بەڕاستی پێتەڵم مێژوویەکی لە هەموو سەردەمەکان ئێمە زەرمەند بووینە لەسەر دەسێت بە تاڵانکردن بێ بە کوشتنمان بێ بە کۆمەڵی لەم بابەتانە لەگەڵ تورکش بە هەمان شێوە کوردانی باکوور بە هەمان شێوە ڕابردوویەکی تاڵیان لەگە تورکا هەیە ئێستا ئەم دەقەیە کە ئێمە باسی برایەتی تورک و کورد و عەرەب و فارسەکەین باشە ئەم دەقەیە ئەمریکا عەفو تورکیا لە هەوڵی نێوەنگیری ئێران و ئەمریکادایە باشە بۆی هەچی شۆنە بێ ئەمریکا ئێستا هەیە لە ڕۆژئاوا ئەم ئاگربەستەش سەر نەگرێت من بۆیە وەکو برا سەیریان ناکەم تەنها چەند نەتەوەیەکین لە شوێنێکە ئەژێن بە یەکەوە هەر کەسێک و مافی خۆمان جیاوازە هەر کەسێک و زمانی خۆمان جایە نەریت و کەلتورمان جیاوازە برانین بەڵام بە پێکەوە ئەژین لە شوێنێکە و مافی خۆشمان ئەبێ خۆمان وەریگرین لە ماوەکانی ڕابردووە پارچە ڤیدیۆیەک بڵاو بووەوە یەکێک لە خەمە پەیامنێرەکان بە شێوەیەکی سەرپەیی پرسیار لە بناڵەی ناو کەمپەکانەکە ئەوانی کە خێزانی داعشنەوە ئەگەر دەرچن لێرە چیەکەن ئەوانیشەڵەن ئینشاءڵڵا دەرەچین و دەوڵەتی ئیسلامی دادەمەزرێنین و ئەوانی کە لە چک ناکەن و کافرن سەریان دەبڕین ئێستا پەپولە شەیتانەکانی ئەوان ئاوا پەروەردەکراون کەچی ئەگەر لە منداڵێکی ئێمەش بپرسی چیت ئەوێ ئەڵێ دەمەوێت کوردستان سەربەخۆ بێت و یەک بێت کاک سۆیل ئیتر پێت نیتر ئەبێ سەقفی داواکارەکانمان و سەقفی داخوازەکانمان بە جۆرێکی تر ئاڕاستە بکەین ئێمە ئیتر لەژێر ئێمە ئیسلامین و کوردیشین دۆزینەتەوەی زۆر جیایە لە دۆزێکی ئاینی باشە بە ناوی ئاین و سیاسەتی ئیسلامیەوە بە جۆرێک لە جۆرەکان هەتاوەکو ئێستای ئەمڕۆمان کە مێژون غەدری لێکردووی نەهێشتۆ ببین بە دەوڵەت و نەتەوە پێم وابێ ئەوە بۆ بڕێک لە خەواندنی تیادا بووە ئاین سەر و سەرچاو من ئەرکە ئاینەکەم جێبەجێکەم لەگەڵ ئەرکەنەتەوەیەکەکە جایەکەمەوە ئایا تاوەکو ئێستا دەسەڵاتی ئاینی و ئیسلامی و ئەم ڕەهاکردنی سیاسەتە زیانی بە دۆزی کورد نەگەیاندووە مۆزوعی ئاین پێت بڵێ من زۆر جاوتومە لە هەموو جیهانە کورد جوانترین نەتەوەیە پاکترین نەتەوەیە بەدینترین نەتەوەی وەرە هەموو منتیقە کوردیەکان بگەڕێ هیچ دەیەک نییە مزگەوتێکی تیانە بێ دوانی تیا لە باتی وایە هەلە دەیەکەی من و جۆرا بەدێکی وار و لامان چوار مزگەوتمان هەیە باشە بڕۆ ناوچە عەرەبیەکان دیەکان بزانە یەک مزگەوت هێ نابینی لە شوێنێکە کەواتە ئەوان تەنها ئاینیان دژ بە ئێمە بەکارهێنەوە ئەگەر نا ئەو احتفاظەی کورد بە ئاینی وایکە هیچ نەتەوەیەک نایکە چکە کەس ناتوانێت بە ناو ئاینەوە شەڕ لەگەڵ ئێمە بکە ئێمەی کورد موسڵمانین لە هەموو نەتەوەکان زیاتر مخلصین لەگەڵ دینە ئەمە بابەتێکی دیکەیە ئەمە کراوەتە قەزەیەکی سیاسی فتوامان لەسەر ئەدەن و نازانم سوورەتی ئەنفالمان دەیانجا کورد تووشی ئەم قەیرانانە بووە بەڵام خۆشبەختانە ئەم جارە کۆمەڵی مامۆسای بەڕێزی ئاینی هاتنە سەر خەت لەسەر ئەم بابەتە ڕەنگە لە ڕابردوو بێدەنگ بوو بێتن بەڵام ئەم جارە شەڕی ڕۆژئاوا وای کرد مامۆسا ئاینەکانمان هاتنە سەر خەت بە ئاەت هێنانەوە قسەی من نییە مامۆسایەکیانێکی لە مامۆسا بەڕێزەکان ئەڵێ ئاەتێکم بۆ بێنە لە شوێنێکە مەحتی عەرەبی کرد بێت چۆن نەتوانێت ئاەت بەکار بێنێ بەرامبەر بە نەتەوەیەک کە خۆی بە موسڵمان بزانێ ئەهلی مزگەوت بێ خەڵکی نوێشکەر بێ بەیانی بێ فتوامان لەسەر بدا و بڵێ ئەمانە بۆیان پێمان تۆ بەداخەوە ینی کۆمەڵە شتیان پێمان تۆ لەمانە بەڵام من هەروتومە کورد ئیسلامە و جوانترین نەتەوەین ڕازگۆترین نەتەوەین و تا ئێسش خیانەتمان نەکردووە تاکو ئەم دەقەیە بەبەر چاو خۆتانەوە لە سووریا لە عەفو لە ڕۆژئاوا هۆزە کوردەکان خیانەتیان لە کورد کرد و لە سەردەمانێ لێرانە بە هەمان شێوە ئەو خەڵکانی کە لێرە
پێشمەرگە لەم شارە بەرگریە کردیان شەیدماندا لە پێنا ئەم شارەیە هەر ئەوانە لێمان هەڵگەڕانەوە ئەگە بگەڕێتەوە بۆ شەستەکان بە هەمان شێوە هەرم عەرەبانە بوونە کوردیان تاڵان کردو کوردیان کوشتووە نازانم کام بەرایەتیمان بەڵێ ئاینیان بەکاری ناوە تەنها لە بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناوە ئەگەرنە ئێمە لەوان موسڵمانترین و زیاترش باوەڕمان بەدین هەیە ئەیکاشێت بۆ چون لەسەر هەندێک بڵین مامۆستایانی ئاینی چییە کە چۆنەڵێ بە جۆرە جۆرەکان هاو پشت و هاوسۆزی دەسەڵاتی ئەحمەد شەرع بوون ئیتر پاڵپشتی ئەویانە کرد بەڕاستیانی نازانم ئەگە خۆشت بینی بێتت یان نە بەداخەوە من هیچ کات نەموتوە ینی مامۆستا تێکەڵا و قەزی سیاست بێ بەداخەوە ینی چکە مامۆستایەکی ئاینیە ئەبێ واقعبین بێ ئەبێ ڕازگۆ بێت چکە ئەو شوێنەی مامۆستا ئەچێتە ئەو شوێنە و شوێنی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەداخەوە ینی لێرە مامۆستایەکی کورد ڕزقی دراوسێ ژیانی ڕۆژانەی هەموو شتێکی لەگەڵ ئێمەیە لێرە فتوا لەسەر ئێمەداچێ پشتیوانی لە دەسەڵاتێکەکە هاتووە کورد لە ناوبەرێ لە دەسەڵاتێکەکە لە عێراقش خەڵکی کوشتووە لە زۆربەی شوێنەکە خەڵکی کوشتووە تۆ بێت چاوەڕێکی لەم سەرکردانە بکەی بەداخەوە بۆ مامۆستایانێ من ناتوانم لێرەوە زەمی هیچ مامۆستای بکەم بەڵام نابووە ئەو مامۆستا بەڕێزانە تەیدی دەسەڵاتێکیان بکردایە چکە خوای گەورە ئەوەندە مرۆڤی لا پیرۆزە ئەوەندە مرۆڤی لا پیرۆزە قەت لەگەڵ کوشتنە نەبووە هیچ کاتێ لەگەڵ کوشتنە بەڵام تۆ چۆن تەیدی دەسەڵاتێکەکەی لە داهاتووی لە ڕابردووی بە ئێستا شێوە خەڵکی قەتڵ عامکردنی خەڵکە مناڵمان نەکوژن چوار مناڵمان لە کۆبانی لە برسامر ڕاست بەداخەوە تۆزێک بینێ ناو شارە حیات تۆ پێم بڵێ لەو هینەی کە ئەو ڕۆژەی خۆپشاندانەکە بوو چەند چاپێکەوتنێکە دووەرگرت لەگەڵ دادەیەکی بەڕێزا پیرێژنێک بوو بەڕاستی زۆر بەگڕوتینەوە بەڕاستی لە ناو خەڵکا ڕۆیشت تۆ شیرین چاپێکەوتنی لەگەڵ کرد پێم وایە ملوانکەیەک شت بەخشی پێی ئەوە ملوانکە بوو یا خەنەفەڵ بوو تۆزێک باسی ئەوە بکە بەڕاستی ڕێکوتێکی سیر بوو داحاجەیەکم بینی لە دواوەی خۆپیشاندان و ڕەپێوانەکەدا زۆر بەجێما بوو چونکە تااقەتی نەما بوو بە باشی ڕەبکات ئیتر تۆزە گفتوگۆڵمان کرد و ئەوانە ئەیوت چەند شەوە ناخەوم هەردوو ئای خێرەکەم بۆ ئەوەی کورد سەر بکەوێ سەرکە ئەو هەستا ئەوە حساسە ژنێکە لە ئەخیرەکانی تەمەنیەتی هێشتا ڤیدۆکەی لە زۆر شوێنە بڵاو بۆیەوە دڵنیام ئێستا ئەوەی بینەرمانە ئەزانێ خاتوناڵین یعنی ژنێکە تاوکو ئەم تەمەنە بە حەسرەتە کورد ببێ بەنەتەوە چەند شەوێکە نەخەوتووە چونکە هیچی لەدەست نایە جگە لە نزاکردن ئەنجامە زۆر باوەڕم بەوەیە گرت و ئایدایکەکانمان لەگەڵ بێت سەرەکەوین لە کۆتایی لێدوانەکەیە ئەوەی وت چاوی کەوتو بۆ سەر ملوانکەکەم وتی ملوانکەت زۆر جوانە مێخەک بەنە بۆ ئێمە ژنان شتێکەیە مێخەک ئەچنین و مووری تێکەین و مت و مور و تیفتیفا ئیتر پێشکەشم کرد و زۆر دوعای خێری بۆ کردمەوە هەستانەی کە دوو مرۆڤ ڕەنگە لە تەمەنێکی زۆر جیاوازی تەمەنمان زۆر بوو بێت بەڵام لەبەرەوەی هەمومان یەک برین و یەک زام و یەک ئامانجمانەوە لە یەکی نزیک کردینەوە کە هەستمەکرە و دایکی منە و ئەو باوشی پێیا کردم ناڵێم توانی جێکی باوشی دایکم بگرێتەوە بەڵام بەڕاستی ئەو هەستەی پێدام کە هەموو دایکەکان هەموو ڕۆڵەکانی نیشتیمان وەکو ڕۆڵی خۆیانە بینن جا بیستم ڕاتیەشمەوە ناو شارە حیاتەکە کاک سوهەیل شاری کەرکووک بەڕاستی حیاتە لە هەر دۆزێکی نەتەوەیدا لە کۆبانێ بێت لە عفرین بێت لە قامیشلۆ بێت لە ئێران بێت لە هەر شوێنێک بێت کاتێکە یەکێک زەبروزەنگ ئەکا کورد یەکەم کەسە کە هەڵدەستێتەوە هێشتا ڕەچاوی ئەوە شەکەین ڕێپێوانەکان مەڵخۆپیشاندانەکانمان زیاتر لە گەڕەکە کوردیەکاندا بێ بۆ ئەوەی نەتەوەکانی تر ئیزعاج نەکەین و بێزاریان نەکەین هەستی کوردەکانی کەرکووک چۆنە بینی چۆن هەڵیە سەنگێنی ئەم کە جەنابەت باسیەکەی ئەمە هی ئێستا نییە من لە بیرمە ڕاستە تەمەنم مناڵ بوو بەڵام لە بیرمە لە 1982 لە ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ کورد لە وەزعێکی زۆر خراپە بۆ ئەو سەردەمە باشە ئەو کاتە دکتۆر قاسملوو بوو ئەو سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان بوو داوایکی لە جەنابی مام جەلال کردوتی دۆخمان لە وێنانە زۆر خراپە بەر شاڵاوێک کەوتوینە بەڕاستی بەداخەوە ڕەنگە لایەنی کوردیشی لەگەڵا بوو بێ ئەوانە خەڵکێکی زۆرمان شەهید دەبێ لەوێ ئەتوانن وەکو پشتیوانی پشتگیریمان بکەن من لە بیرمە ئەو سەردەمە تیپی 21 کەرکووک ڕۆیشتن لە ڕۆژ ئاوا لەوێ ناوێنە ناهێزی پشتگیری پشتیوانی بووە پشتگیری باز دەبینم نییە
کوڕێکی خەڵکی دیەکەی خۆم بەداخەوە شەید بووە هیوا کەڵڕینەوە لە 1982 بۆ پشتیوانانی ڕۆژهەڵات چوو لێ بریندار بوو لێرەوە چوو لەم ناوچەی ساڵەیی و لەم ناوچەی ساڵەیە ڕۆی لە ڕۆژهەڵات لەوێ بریندارماندا احتمال لە شەیدماندا بێ من بەبیرم نییە بەڵام ئەوەی کە دۆ برادری خۆم بوو ما بووە تام سەردەم بم لە شەڕی داعش شەید بوو لەوێ لە 82 وەکو کەرکوچیە بۆ پشتیوانانی ڕۆژهەڵات چوو لەوێ بریندارماندا ئێستا نییە کەرکووک من هەروتومە کەرکووک سەرتۆبە کەرکووک سمبولە بەڕاستی پێت بڵم لە زۆربەی شوێنەکاندا لەو شوێنانەی کە کورد پێویستی بە خەڵکی کەرکووک بوو بێ کەرکوچی لەوێ بووە من شتێکتان لەسەر خۆمان بۆ دێنمەوە بەداخەوە و شەڕێ نەگریزەی ناوخۆوانە لە 1996 کە ڕۆیشتین بەرەو ئێران و ئەوانە من ئەو کاتە تەمەنم زۆر گەورە نەبوو ڕەنگە هەروە 12 ساڵێکە بووم لە حدودە بوو تەمەنم ئەتر من سەر و قژێکی زۆرمە بوو کاسکێتێکم لەسەر بوو چەکدار بووینە و سەردەما بە پێ ڕێمانە کرد تر تراکتۆرێکا سەرمانی خست پیرێژنەوەگە ئەو دایکە بە ڕێزی جەنابەت باسی کرد وتی کوڕم تۆ لە قەڵازێت تەبانتی کوڕم تۆ خەڵکی کوێی وتم وەڵام من خەڵکی کەرکووکم وتی باشەی کەرکووکی چێکی لێرانە یعنی هەموو شوێنێ کەرکووک تەواجودی هەبووە ئەوەنە کوردایەتەکە ئێستەشی پێوە ئەوەندە کوردایەتەکە و نەتەوەیەتەکە ئەوەنە خۆشەویستە لە دڵمانە هەمومان ئامادەین وەک شەید ئەحمەد لە پێناوی خۆمان بەکوژ بدەین ئەمە ڕاستیە کەرکووک شارێکە من برادرم هەیە لە وڵاتانی ئەوروپا خەڵکی کەرکووک نین زۆر جا لێمە پرسیاڵێ بۆ خەڵکی کەرکووک خەڵکی ڕۆشنبیری زۆر تایە و لەگەڵ ئەوشا خەڵکی قارەمانی زۆر تایە سنووری ئێمە وا بووە ئەبێ ئەو خەڵکانەمان هەبێت پێویستمان پێیان بووە چی لە ڕووی سەقافەتەوە چی لە ڕووی ڕۆشنبیریەوە چی لە ڕووی شاعیرەوە چی لە ڕووی دەنگخۆشەوە چی لە ڕووی خەڵکی قارەمانشەوە سەرکردەی چاکمان هەبووە لە هەموو شۆڕشەکان تاکو ئێستا و لەمەش دو هەروتمە خەڵکی کەرکووک سەرتۆپە لە هەموو بابەتەکانم من کەرکووکم زۆر خۆشەوە نازەڵ هەر بشیت زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون باشەوە بۆ چونێکت ماوە و تێکت ماوە لە کۆتایی ئێمە نەمانوتوێ ئەگە بتێ بۆ چونی کۆتایی من تەنها لەسەر کوردستانیڵێم کوردستان زۆر پیرۆزە ئەبێ هەمومان وا لەمە داوا بیر بکەینەوە یەک پارچەین لە چۆ پێویستیمان بە یەکتری بوو فریا یەکتری بکەوین چونکە تەنها دۆستی خۆمان خۆمانین واقعی پێت بڵم لێرەشەوە دووبارە ئێڵێمەوە کورد لێرەش لە باشوور پێویستیمان بە یەکڕیزیە پێویستیمان بە ڕێخستنەوەی نێوماڵی خۆمانە چونکە بە حەقەت پێت بڵم ئەگەر ناو ماڵی خۆمان ڕێک نەخەینەوە ڕەنگە ئەو ئامانجەی کە کورد هەیەی و لە شارەکانە بە تایبەت ئێمە لە کەرکووکە لە زروفێکی تایبەتترە ئەژێن جیاوازترین لە هەرێمی کوردستان ئەگەر نێو ماڵی کوردی ڕێک نەخەینەوە ڕەنگە ئەو ئامانجانەی هەمانە نەتوانین وا بە ئاسانی بەدی بێنین مسپاسانەکەم سپاس بۆ سۆیل شەریف چالاکوانی بواری سیاسی کامڕۆ لەگەڵمان بوو کۆمەڵێ بۆ چوون و ڕووداوەکانشی بۆمان لێکدایەوە زۆر سپاس بۆ ئامادەبوون بەڵێ عزیزان بەنامەی ڕۆژینی ئەمڕۆمان هەندێک تەوەری گرنگمان باس کرد بەڕاستی یەک شتێک هەیە زۆر گرنگە ئەوش بابەتی ئەو بابەتی کە بە درێژی قسەمان لەسەر کرد ئێمە ئەو نەتەوەین بەڕاستی کە بە درێژایی مێژوو ئاشتی خواز بووینە دەستمان بۆ خاکی هیچ وڵاتێک نەبردووە لە خاکی خۆمان ئاسوودە و ئارام بووینە ئەگەر هیچ دەستێکی دەرەکی بۆ ئێمە نەهاتبێ بە درێژایی مێژوو بە درێژایی تەمەنی من بۆ نمونە باشە هەمیشە لەسەر ئەوە ڕاهاتووینە ئەو کتێبانەمان خوێندێتەوە کە باسی ئەویانە کرد کە بڕوامان بە ئەو هەستە ناسیۆنالیزە قوڵە نەبێ کە ئەبێتە هۆی ڕاسیزم و ئەبێتە هۆی شکانی نەتەوەکانی تر بەڵام بەڕاستی ئەو نەتەوانێک کە لە دەوروبەری ئێمە وایان کرد کە ئێمە ئەو هەستە ناسیۆنالیستیە بەداخەوە لە خۆمانە تۆق بکەینەوە ئەو بابەتە نەتەوە پەرستی ئەوەندە لە خۆمانە تۆق بکەینەوە کە نەتوانین کە بە ئاسانی نەتەوەیکی ترمان قبول بێت کە بە برای خۆمانی ناو بین بۆیە بەڕاستی ئیستا هەر تاکێکی کوردی ناتوانێت بڵێ نەتەوەکانی تر برای منن باشە ئەتوانن بڵێن هاوشارمانن نزیکوانن دۆستمانن بەڵام لەو بڕوایم کە برایەتی لای هیچ تاکێکی کورد نمابێ بەڵێ بەدڵنیایەوە خۆی زانین شام شەکرە بەس بەخوا وڵات شیرینترە بە هیواین وڵات و نیشتیمان و زمانمان پارێزراو بێت و ئیتر لە ژێر ئەمنیەت و ئاسایشدا بەڕێڕەوێکی نێو استراتیژیەکی نوێەوە دەستکەین بە ژیان و
ئەو شکۆیەمان پێ ببرێتەوە کە لێیان سندینەوە هەتا ئێوارەیەکی تر هەتا ڕۆژینێکی تر هەتا من و ڕێبینێکی تر بەخواتانە سپێری.